سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە 4 ساڵە حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرتووە. لە ئێستاشدا کۆمەڵێک فەرمانبەر کەمپینێکیان پێکێناوە بۆ گێڕانەوەی ئەو مافەی فەرمانبەران هاوکات ژمارەیەک پەرلەمانتاریش لە ماوەی ڕابردوو یاداشتێکیان ئاراستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کردووە بۆەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکات. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی بەهەمان ئەحمەد ماستەر لە ئابووری و کارگەڕی کار هەروە لە هەولێرەوە مسلیم عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوێیان پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین. سەرڕای زیادبوونی داهات حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە بڕیاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران هەڵبوەشێنێتەوە. لە سەرەتای ساڵی 2016 لەگەڵ سەپاندنی پاشەکەوتی موچە حکوومەتی هەرێمی کوردستان پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانی ڕاگرت تاوەکو ئێستاش هەر بەردەوامە. باپەی یاسای موچەی فەرمانبەرانی دەوڵەت و کەرتی گشتی ژمارە 22 ساڵی 2008 عراقی کارپێکراو لە هەرێمی کوردستان لە بەرزکردنەوەی فەرمانبەران مافێکی یاسایی موچەخۆرانە و حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوەیەکی نایاسایی با بڕیارێک ڕایگرتووە بۆ دەستپێکردنەوەی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران کە ماوەی زیاتر لە 4 ساڵە ڕاگیراوە. کەمپینێک لەلایەن ژمارەیەک فەرمانبەر ڕاگەندراوە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن پلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە و قەرەبووی 4 ساڵی ڕابردووی فەرمانبەران بکرێتەوە. بۆڵوەشانەوەی بڕیاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانیش 36 پەرلەمانتار یاداشتێکیان بۆ سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بەرز کردوتەوە. ئەو پەرلەمانتارانە باس لەوە دەکەن دۆخی دارایی هەرێم باش بووە پێویستە پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە. کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە دەوامی فەرمانبەرانی ڕێخستەوە، بەڵام تاوەکو ئێستا ئامادە نییە بڕیاری ڕاگررتنی پلە بەرزکردنەوەی فەرمانبەران هەڵبوەشێنێتەوە. باپەی زانیاریەکان داهاتی مانگانەی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئێستادا زیاترە لە 1 تریلیۆن دینار و بەشی ئەوە دەکات پلە بەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکاتەوە و قەرەبوویان بکاتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کەک بەهەمان بەخێر بێک لەستەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. لە ساڵی 2016 حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بڕیاری پاشەکەوتی موچە پلە بەرزکردنەوەی فەرمانبەرانیشی ڕاگرتووە. ئێستا پێ دوایی پاساوێک ماوە بۆی کە حکوومەت درێژە بەم بڕیارە بداوە دەستپێکردنەوەی بڵین پلەی فەرمانبەران دەست پێ نەکاتەوە. زۆر سوپاس. لە ڕاستیە ئەگەر سەیری لە ئێستا ئەگەسەری دۆخی ئابووری هەرێمی کوردستان بکەین بە بەراورد بە 2 ساڵی ڕابردوو کۆمەڵێک ئاڵنگاری و چاڵێنجی گەورەمان لە بەردەم نەماوە کە دەکرا بە شێوەیەکی باشتر ژیان و گوزەرانی فەرمانبەرانی پێ باشتر بکرێ نەک ینی پلە بەرزکردنەوە تەرفیعی بڵین فەرمانبەران ئەکرا ژیانێکی باشتر وە ژماری دامەزران بۆ فەرمانبەران زیاتر بکرێ. سێکی بە بەراورد بە 3 ساڵی ڕابردوو ئێمە ئێستا لە شەڕی تیرۆرە ڕاستەوخۆ نەماوین. جگەلەوە ئێمە ینی ئەسعاری نەوت نزیکەی 2 هێندە بە بەراورد بۆ کاتە زیادی کردووە و جگەلەوە باج و سەرانە لەسەر خەڵک ینی داهاتی ناوخۆیی بە ڕێژەی 2 ئەوەندە و زیاتریش زیادی کردووە. بەڵام زۆر بەداخەوە لە کۆی هەموو ئەم گۆڕانکاریە ئابووریانەی کە لە هەرێمی کوردستاندا ڕۆیان داوە سەرەکەی گۆڕانکاریەکی ئۆتۆ بەسەر ژیانی فەرمانبەران نەهاتووە. تەنها ئەوەندەیە کە موچەکانی پێشووتریان بۆ گێڕاوەتەوە، بەڵام هەتا ئێستش بەهۆی بڕینی با بڵین بەرزکردنەوەی پلەبەندیە ئەوەی کە پێوتە تەرفیع هەتاکو ئێستش فەرمانبەران ئەتوانین بڵین یانی بەشێک لە موچەکانیان پاشەکەوتەکرێ. لە ئێستاە بۆ وەڵامی پرسیارەکەی جەنابی نەخێر لە ڕووی ئەگەر سێری دۆخی ئابووری هەرێمی کوردستان بکەی هیچ بیانوویەک نییە بۆ ئەوی کە فەرمانبەران بۆ شێوە ماوەڵیان لەگەڵا بکرێت. باش ئەی هۆکارەکەی چێکە ئەگەر بیانوو نەبێت حکوومەتی هەرێمی کوردستان کە بەڕێزووتر دۆخی دارایی باش بووە ئەو کارەکەی چێت درێژە بەوە یان درێژە بەو مەسەلەی کەوت بۆ پاشەکەوتت ناونە درێژەی پێدەدا یعنی ئەم بڕیارەکە بازەوەکە بە بڕیارێک
پلەبەرزکردنەوەی ڕاگرتووە بۆچی دەستی پێ ناکاتەوە؟ لە ڕاستیە ینی پلەبەرزکردنەوە ینی بە یاسا سابت کراوە بە یاسا جێگیری کراوە کە لە هەمان یاسای موچەیە بۆ فەرمانبەران ینی من تێناگەم بە چه بڕیارێکی حکوومەت یعنی هاتووە مەسە یاسایەکی ڕەت کردوێتەوە. اینجا ینی ئەگە باسی هۆکارەکەی بکەی بەڕاستی ئەمە پرسیارە لەسەر کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە سەرەتاوە من خۆمی کێک بووم لەو کەسانەی کە تا ڕادەیەک بە ئومێدێکەوە سەیری کابوونی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانم کردووە بۆ پێی کە سەرۆکی حکوومەت گۆڕاوە هەرچەند لە هەمان ڕێباز و لە هەمان پرۆگرامەوە هاتوون بەڵام خەڵک ئومێدێکی هەبوو بۆ ئەوی کە گۆڕانکاریەک بەسەر سیاسەتی حکوومەتە بکرێت کە چیتر حکوومەت بیر لە خواردنی مافی فەرمانبەران نکاتەوە. ئەوە پرسیاری تاک بە تاکی ئەم هەرێمەیە کە سەرڕای باشتربوونی با بڵین دۆخی دارایی و دۆخی ئابووری هەرێمی کوردستان و گۆڕینی باڵین کابینەی نوێ و ڕاگەیاندنی کۆمەڵێک با بڵین بەرنامەج و پرۆگرامی نوێ هێشتا پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران هێشتا بەردەوامە و هەرچەندە لە ماوەی ڕابردووشدا ژماری دامەزراندن یان با بڵین تەعیناتی فەرمانبەران نەبووە واتە ئەم حکوومەتە ئەرکێکی گەورەی ئوتوی لەسەر نەبووە ینی بەداخەوە پرسیارە لەسەر کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە دواتەگرم وڵای بەرزت سەبارەت بە زیانی پلەبەرزنەکردنەوە لەسەر فەرمانبەران چیە دەگرم وڵای بەرز کاک مسلیم جەنابیش بەخێر بێ سوپاس بۆ ئامادە بوونتان. ئێوە لە پەرلەمانی کوردستان چیتان کردووە بۆەوەی کە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێ بکات هیچ فشارێک یاخود هیچ هەوڵێکە لە پەرلەمانی کوردستان بە وارە سێدا؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای پەروەردگار سوپاس بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەت. بەڵێ دیارە ئێمە لە سۆنگەی دڵسۆزیمانەوە لە 28 مانگی ڕابردووەوە بە ڕێژەی 36 پەرلەمانتار لە پەرلەمانی کوردستان و فراکسیۆنە جیاوازەکانەوە یاداشتێکمان بەرز کردەوە بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بۆ بابەتی وەستانی بەرزە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بەهۆی قەیرانی داراویەوە لە ساڵی 2014 و تا ئێستا وەستێنراوە. دیارە ئەوە بابەتێکە هەر لە سەرەتای دروستبوونی قەیرانی داراییەوە لە هەرێمی کوردستان بۆ هۆی برینی بەشم بودجەی حکوومەتی ناوەندی و هەروەها شەڕی داعش و دابەزین نرخینەوت و کۆی گشتی قەیرانی دارایی لە هەرێمی کوردستان دروست بوو کە ئەوەش بارێکی قورس و گران بوو لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستاش بەردەوامی هەیە. دیارە دوای ئەوەی کە پاشەکەوتی موچە نەماوە بەڵام بەرزە موچە و تەرفیع تا ئێستاش وەستێنراوە. دیارە ئەمە کاریگەریەکی خراپ و مەترسیدار لەسەر قورسایی بۆ باری دارایی حکوومەتی هەرێم لە داهاتووە دروستەکە ئەگەر بەو شێوەیە بەردەوام بێ چونکە خۆتان نزانن هەر لە سەرەتای وەستاندنی ئەم بەرزە موچەیە تەرفیعی فەرمانبەرانی حکومی فەرمانبەر هەبوو هەر ئەو کاتە شایستی ئەوە بوو کە بەرزە موچەی بۆ بکرێ. فەرمانبەر بۆ دوای ساڵێک ڕێژەیەکی زۆری فەرمانبەران ئێستا ئەتوانین بڵێ کۆی فەرمانبەران لە حکوومەتی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم دوو بەرزە موچەیان قەرزارە بۆیە کۆی ئەو بڕە پارەیە کۆی ئەو ڕێژەیە نزیک ئەبێتەوە لە حاڵەتێک کە بەڕاستی دواتر حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە ژێرباری بۆ دانەوەی ئەم قەرزەیە ڕۆژ بە ڕۆژ ئەم قەرزانە گەورەتر و سنووریان زەبەلاحترە بێ بۆ دانەوەیان حکوومەتی هەرێمی کوردستان بارقورسایی زیاتری بکەوێتە سەرشان. بۆ ئێمە لە سۆنگەی ئەو بابەتەوە بەڕاستی یاداشتێکمان بەرز کردوتەوە بۆ ئەوەی کە لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانەوە ڕەزامەندی لەسەر بکرێ و دانیشتنی لەسەر بکرێ و لەگەڵ ئەنجومەنی وەزیرانە گفتوگۆ بکرێ و پلانی بەرنامە و استراتیژی حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوودا ڕوون بێ تا چەند حکوومەت ئەتوانێت فەرمانبەران بەو دۆخە لە چاوەڕوانی بێڵێتەوە و چارەسەرێکی زوو بۆ ئەم دۆخە بدۆزرێتەوە کە ئەم دۆخە زەبەلاحتر و بارقورسایی زیاتر نەبێت لەسەر باری دارای حکوومەتی هەرێم. باڵێ بەس ئەو یاداشتێک کە خۆتان بەرزتان کردوەوە باس لەوە دەکەن ئێوە بەراچوونتان بۆ کردووە کە ئێستا دۆخی دارایی هەرێم بەرەو ئەوە چووە کە دەتوانرێت ئەم مافەی فەرمانبەران بگێڕێتەوە دۆخی داراییەکەی زۆر باشتر بووە؟ بێگومان هەر دوای ئەوەی کە
موچەی فەرمانبەران پاشەکەوتینەما ڕۆژ بە ڕۆژ خۆشبەختانە وەزع و باری دارایی حکوومەت هێرێم باشتر بووە هەر لە بەرهەمهێنانی نەوت کە ئاستی بەرزکردنەوەی بەرهەمهێنانی نەوت ڕۆژانە ڕووی لە زیادبوون کردووە کە ئێستا ڕۆژانە زیاد لە 470,000 بەرمیل بەرهەم هێندرێ و نرخی نەوت خۆشبەختانە بەرزتر بۆتەوە لە نرخی ڕابردووە و بە هەمان شێوە ئێمە داهاتی خاڵە سنووریەکانمان لە ئاستێکی بەرزایە کە بە هەموو داهاتەکان بە داهاتی ڕسومات و باج و خاڵە سنووریەکان ئەگاتە ڕێژەی نزیکەی 200 ملیارێک بۆی بەڕاستی بە کۆی ئەم داهاتەوە بە چاوخشانەوە بۆ کۆی ئەم داهاتانەوە بە دامپێدانان و باسکردنی باشی داهات لە هەرێمی کوردستان و بەرزبوونەوەی ئاستی بەرهەمهێنانی نەوت لە زاری خۆیانەوە ئەوە شاید حاڵێکە بۆی کە بەڵێ باری دارایی حکوومەت هێرێم خۆشبەختانە لە ئاستێکی باشدایە ئەتوانێت حکوومەت هێرێمی کوردستان ئێستا و بە پێی استراتیژی بەرنامەی کابینەینەوە ئەتوانێت لە داهاتووە خۆیان بستنە ژێرباری ئەوەی بەڕاستی پلانێکدا بنێن ئەم بەرزەموچەیە چیتر نەوەستێندرێت چونکە ئەگەر هاتوو ئەمە کۆتایی پێنێندرێ قەرزە کەڵەکە بۆکانی زۆر زیاترە بێ لە موچەی پاشەکەوترایی فەرمانبەران کە ئێستا حکوومەت ناچێتە ژێرباری بیداتەوە چونکە هەموو فەرمانبەران لە کۆی گشتیا زیاد لە دوو بەرزەموچیان تا ئێستا وەستێنراوە کە ئەمە داهاتێکی زۆرە کۆبۆتەوە بۆتە بارقورسایی بەسەر حکوومەت هێرێمی کوردستانەوە. باشە سوپاس دەکەم دەتەگەرم و لای بەرز سەرەسەرەوە دەکەین بۆچی ئایا لە یاسای تاکسازی ئەو مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران چارەسەر نەکراوە بۆچی نەکرا بە مادەی دەگەرم وڵای بەرز دواتر کاک بەهمەن بگەرم وڵای بەرز سەبارەت بە زیانەکانی چیە بۆ سەر فەرمانبەر ئەگەر پلەبەرزکردنەوە هەر مەسەلەن ڕاگررتنی بەردەوام بێت و حکوومەت دەست بە پلەبەرزکردنەوەی فەرمانبەران نەکات. لە ڕاستیە زیانی سەرەکی ڕاگررتنی با بڵین بەرزە موچە ینی بە دەرەجەیەک بریتە لە ڕووی داراییەوە. ئێستا من بۆ خۆم بۆ نمونە لە ساڵی 2016 حەقی خۆم بووە کە بڵین هینا ئەو بەرزەموچەیەم بۆ بکرێ ینی 2016 بۆ نەکراوە 2020 شواتە دوو بەرزەموچەم ئێستا لای حکوومەتە ینی لە ڕووی داراییەوە ئەمە خواردنی مافی فەرمانبەرانە جگە لەوەش هەندێک لە ڕووی ئەعتیباراتی ئیداریەوە ینی پلەبەندی با بڵین ئەو فەرمانبەرە ئەکەوێتە سەر ئەو بەرزەموچەی کە لە قایمەی ڕسمیە کە ینی بۆی حساب بکرێ کە ئەمە لە ڕووی ئەعتیباراتی ئیداریەوە ئەو مامۆسانەی یان ئەو فەرمانبەرانەی کە با بڵین ئەزمونیان زیاترە بە پلەبەندی ئەکرێن بە پێی هەتاکو ئێستا ینی بەشێکی زۆر لە فەرمانبەران ئەو پلەبەندیان بەهۆی ڕاگررتنی بەرزەموچەوە فەوتاوە ئەمە جگە لەوەی کە لە ماوەی ئەم 4 ساڵەیە ئەو فەرمانبەرانەی کە گیانیان لە دەستداوە کە کۆچی دواییان کردووە حەقەکانیان خوراوە چکە ینی موچەی خانەنشینیان لەسەر موچەی ئیسمی دانرێ کە بەشێکە لەو بەرزکردنەوەی ئەو بەرزەموچەی کە بۆیان دانرێ ئەمەش جارێکە ینی ئەبێتە قەیران ئەبێتە کێشەیەکی گەورە بۆ فەرمانبەران و جارێکە خواردنی مافی فەرمانبەرانە بۆیە هەم لە ڕووی ینی پێگەی ئیداریەوە و هەم لە ڕووی داراییەوە زیانێکی زۆر بە فەرمانبەران کە بەرز وتت ینی ئەم مەسەلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە یاسا ڕێکخراوە کە یاساکەی عێراق لە هەرێمی کوردستان کاری پێ دەکرێت مەسەلەی یاسای موچە ینی چۆن بە بڕیارێک یاسەدەوە سێندێت ئەوە ناقانونیوە بەڕاستی هەنگاوێکی ناقانونی بووە بەڵام لەو کاتەیە کە هەرێمی کوردستان ڕوبەڕووی بڵین کۆمەڵی قەیران بووە خەڵکی هەرێمی کوردستان بە هەر جۆرێک بێ شانایە بەر ئەمە ینی باجەکەی خەڵکی کوردستان دای باجەکەی فەرمانبەران دای هەرچەندە ئەو کاتیش بەپی ئەو داتا و زانیارانەی کە هەبوو ئەکرا ینی کارێک بکرێت کە فەرمانبەران ئەو با بڵین ئەو ئەرکە قورسەیان نەخرێتە سەر بەڵام ینی دۆخەکە تێپەڕی باشە لەو کاتەیە ینی خەڵکی هەرێمی کوردستان شانیە دایە بەر ئەو قەیرانەی کە دروست بوو بەڵام لە ئێستاە بۆچی ئەو خەلە لە قانونی چارەسەر ناکەن بۆچی ئەو کێشە قانونی چارەسەر ناکەن بۆچی ئەو مافەی فەرمانبەران ناگەڕنەوە ئەمە پرسیارەکەیە لەسەر کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا مەسەلەن لەگەڵ دەست بەکاربوونی داوامی فەرمانبەرانی ڕێخستەوە بڵین خستیەوە حاڵەتی یاسای خۆی کە بەراورد بەڕابردوو زیاد کرا لە بەرامبەرەوە هیچ شایستەیەکی بۆ موچەخۆران زیاد کردووە
هیچ شایستەیەک زیاد نەکراوە. ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەک ئەرکی خۆیان جێبەجێکن بەڵکو ئەرکەکانیان دووقات زیادی کردووە، بەرپرسیارەتیان زیادی کردووە، کۆمەڵی ئیمتیازاتی ئیجازە و مەسەرەن یانی مۆڵەت و ئەم شتانەکە هەبوو هیچی نهێڵراوە. ئەوە ینی فەرمانبەر بە شێوەیەکی ڕێک و پێک دەوامی خۆی ئەکا، بەڵکو نەک ئیمتیازاتی زیادی نەکردو، بەڵکو ئەوەتە حەقێکی خۆشی هەیە کە بۆی ناگەڕنەوە. بەس داوام زیادکردنەکەی بۆ ماوەتەوە، ینی بەس داوام زیادکردنەکەیە. ینی ئەزانی لە هەرێمی کوردستاندا هەموو ئەو باج و سەرانی کە لە خەڵک ئەسێنرێت بۆیە خەڵک لێ بێزارە. من پێم وانە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە مەسئولیت بەرامبەر بە خاک و بە نیشتیمان و بەنەتەوە و بەوە ڕابکەن. بەڵام ئەوەی بارگرانیە بۆ خەڵک، ئەوەی خەڵک بێزارەکە ئەوەیە کە ئەم باجی لێ وەرەگیرێت، ئەم سەرانی لێ وەرەگیرێت لە خزمەتگوزاریەکانە نایبینێتەوە. ینی ئەمە کارەساتی گەورەیە، ئەمە جیاوازی گەورەیە لە نێوان ئەم وڵاتی ئێمە و ینی وڵاتانی دەرەوە. بۆ نمونە لە دەرەوە هاوڵاتیە خۆی ئەچێت جگە لە باجەکەی خۆی ئەچێ پارەی تر ئەیە، پارەی ئیزافی تر ئەیە بە حکوومەت. بەس لێرە بۆچی لەسەر شانی قورسە کە حکوومەت پارەیەکی لێ وەرەگرێ لەبەرچی لەبەرەوەی کە لە خزمەتگوزاریەکانە نایبینێتەوە. بەس وەکوەوەی کە بەڕێزوت ئەم بەردەوامی ڕاگرنی پلەبەرستنەوەی فەرمانبەران زۆرێکە لە بەردەوامیدان بە سیستەمی پاشەکەوت، یعنی ئێستا بەڵێ بەدڵنیاییەوە بەڵێ ئامادەنی بیگەڕێتەوە. بەڵێ ئێستا بۆ خۆم بووچەکەی خۆم ئەگەر حکوومەت بۆم گەڕێتەوە نزیکەی 200,000 دینارم من لای حکوومەتە، ینی ماگانە لێمە بڕێ. بەڵێ وەکو بەرزەموچە. بەڵێ ینی بڕی ئێستا 700,000 فەرمانبەرمان هەیە، ینی ڕپارێکی زۆر ئەوەی کە لە بەرزکردنەوە ئەگەر 700,000 فەرمانبەر هەبێ، هەر فەرمانبەرێک لە ماوەی 4 ساڵە بە نزیکەی پێشبینی دەکرێت چەندی بۆ نمونە لێ بردرابێ. وەڵا بۆ ئەو فەرمانبەرانەی کە دوو بەرزەموچەیان لێ بڕاوە نزیکی 200,000 مانگانە ئێستا لیانە بڕێ، بۆ ئەوانی کەشی تر بەپێی هینەکانەوانیش کە یەک بەرزەموچەیە لانی کەم 100,000 بەکۆی گشتی لە نێوان 100,000 تا 50,000 فەرمانبەر لێ بردراوە. بەڵێ بەتەکید هەموو فەرمانبەران ئێستا ینی ئەتوانین بڵین ئەمە درێژە پێدانی سیاسەتی پاشەکەوتی موچەیە، چونکە ینی بەرزە موچە وەکو هیچ شتێکی تر نییە لەگەڵ یاسای موچەیە، ینی بەشێکن لە موچە وەکو بەقەدەر موچەکە حەقی فەرمانبەرە. ینی ئەمەش بچکە بۆ لەبەروی پلەبەندی ئیداریەکەی لە ڕووی ئیداریەوە، ینی ئەو اعتیبارە ئیداری کە دروستیەکەیت، ینی فەرمانبەرێکی بە ئەزمون لەگەڵ فەرمانبەرێکی بێ ئەزمونە، ینی بۆ بەرزە موچەیە جیاکرێتەوە. لەبەروی اعتیباراتی ئیداری هەیە، لەبەرەوە ینی زیانێکی زۆر زیاتری هەیە، نەک لە خودی بڵێن ئەگەر لە ڕوو ڕەهەندی ئیداراییەوە سەیری بکەیت، بەس ینی زیانەکەی بەزەوە نییە، اعتیباراتی ئیداری هەیە ئەم فەرمانبەرە لە دەستیاوە. سپاس دەکەم دەتەگرم لای بەرز کاک مسلیم بگەرم و لای بەرز سەبارەت بە یاسای چاکسازی کە لە ماوەی پێشووتر لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە، یەکێک لە بڕێکەکان ڕێخستنەوەی خزمەتی وەزیفی بوو. بۆچی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بە مادەیەک کە ڕاگیراوە لە ناو یاساکە چارەسەر نەکرا؟ بەڵێ دیارە پرۆژێ چاکسازی قسەی زۆر لەسەر کرا. ئەمە کۆفراسیۆنی کۆمەڵی ئیسلامی چەند مەرجێکمان هەبوو بەڕاستی لە قسەکردن لەسەر پرۆژێ یاسای چاکسازی کە دوو دانیشتنی دووەمی بۆ کرا بە تێر و تەسەلی قسە لەسەر بەرگە و مادەکانی کرا، بەداخەوە کە ئەوەی ئێمە ویستمان وەکو مەرز لەناو پرۆژێ یاساکەدا تەسبیت بکرێەوە لە قازانجی فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بێەوە لە قازانجی کەمە موچەکانە بێ دەنگی پێویستی نێنە بەداخەوە کە ئێمە مەرجی زۆر باشمان هەبوو و زۆر خاڵی باشمان دانابوو لەوانە بەڕاستی وەکو خاڵێک تەسبیت بکرێ و حکوومەت هەرێمی کوردستان بەڵێنی ئەوە بدا کە ئەو بەرزە موچێ بەڕاستی چی تر بەردەوامی پێنەدرێ، کۆتایی پێ بهێندرێ و لە ڕێگەی بەرزبوونەوەی داهاتی ئێستای حکوومەتی هەرێم لە خاڵە سنووریەکان و نەوت و باز و ڕسوماتی کە ئێستا هەیە بە ڕێژەیەکی بەرچاو و بە قسەی خۆیان کە ئەمە داهاتێکی بەرچاو بەرز بۆتەوە لەم یاسایەدا جێگای بکرێتەوە و وەکو بەڵێنێک لە داهاتوە سەقفێکی زەمەنی بۆ دیاری بکرێت کە ئەم بەرزە موچەیە تەرفیعی فەرمانبەران کۆتایی پێمەدرێ بە بیکانیزمێکی تایبەت لێژنە تایبەتەکان و حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ پەرلەمانی کوردستانە کاتێک وادەیەک دیاری بکەن کە بە پێ میکانیزمێک ئەم بەرزە موچێ ئەگەر هەمووشی بەیەکەوە نەبێ، بەڵام ئەم سەقفە زەمەنیە کۆتایی پێبێندرێت کە ئێستا وەستێنراوە
و بە هەمان شێوە ئێمە قسەمان لەسەرەوە بووکەیەکێک لە مەرجەکان لەم پرۆژه یاسایە تەسبیت بکرێ بە نەزەڕەن لی بەرزبوونەوەی ئەو داهاتی کە ئێستا لە حکوومەتی هەرێمی کوردستان ئایا کەمترینی موچەی فەرمانبەران بوو کە بەڕاستی خانەنشینی فەرمانبەران کەمەش کۆتای پێبێندرێکە ینی ئەوەی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە سەیریەکەین زیاتر تەرکیزکردنە لەسەر کۆکردنەوەی داهاتەکانی و ئەبیستینەوە کە بەڕاستی بیر لەوە ئەکرێتەوە کە کەمتری موچەی خانشینی بەرز بکرێتەوە بەڵام ئێمە چەندی ویسمان بەڕاستی لە یاساکە تەسبیت نەکراکە ئەمە ئەبوو بە مامەڵەیەکی یاسایی بەرکار بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان لە داهاتوو لە سەقفێکی زەمەنیا چوو بایەتە ژێرباری ئەم سیستەم ئەوە ئەم بەرزە موچەیە و کەمتری موچەی خانەنشینەوە کە ئێستا بەرز نەکراوەتەوە تا ئاستێک بەرز بکرێتەوە لە تۆمۆحی فەرمانبەراندا. بەڵێ بەس بۆچی لە یاساکەدا مەسەلەوەی کە بڕگەێنە چەسپێنرە کە مەسلەی پلەبەرزکردنەوەی فەرمانبەران دەست پێکەوە پاشان هەرچەندە بە شێوەیەکی لاستیکیش باسی پاشەکەدانەوەی پاشەکەوتی موچە کراوە بەس هیچ ینی لە یاساکە باسیەوە کرا کە ئەو بڕپارەی کە حکوومەت لە بەرزە موچە یاخود پلەبەرزکردنەوەی فەرمانبەران بڕیوێتی کە هەندێک مەسەلەن زانیاری بازنگ کە زیاتر لە 3 تریلیۆن دینار لە ماوەی ڕابردوودا ئەنی ئەو چۆن قەرەبووی فەرمانبەران بکرێتەوەی شتێکی ئاشتیانە؟ بەڵێ بخۆی بیر و بۆچوونی ئێمە لە تەسبیتکردنی ئەم خاڵەیە بۆ ئەوە بوو کە حکوومەت سەقفێکی زەمەنی دابنێت چیتر درێژە نەچێشێت چونکە بەڕاستی ئەوەی ئێمە بیرمان لێ کردوێتەوە تەمان ئێمە دانیشتێکمان کرد لەسەر ئەم بڕگە و بابەتانە ناو خاڵی یاسای چاکسازیە لەگەڵ پسپۆران لەگەڵ مامۆستایانی ئەکادمی و زانکۆ لە نزیکە وەکو فراکسیۆن لەگەڵیان دانیشتین بەڕاستی ئەوان مەترسی ئەویان هەیە بوو کە ئەمە درێژە بچێشێت چونکە خۆتان نەزانن ئەمە ڕۆژ بە ڕۆژ قەبارە و سنووری قەرزەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان زیاترەکە ئەم پلە بەرزبوونەوەی کە ئێستا وەستێنراوە ئەگەر بە شێوەیەکی گشتی ئێستا دیاری بکەین ئەڵێن دوو بەرزەموچەی فەرمانبەران قەرزارە بەڵام لە داهاتوو ئەبێ بە 3 بە 4 و ڕۆژ بە ڕۆژ ئەم 2-3 تریلیۆنەی بەڕێزت باسیەکەی زیاترە بێ کە ئەم بارە قرسە حکوومەت دواتر ناتوانێت بیداتەوە بۆیە ئێستا بۆیە ئەڵێن ئەگەر چەسپێنرا بووایە سەقفێکی زەمەنی دیاری کرا بووایە بە میکانیزمێک ئەتواندرا ئەم ڕێژەیە مانگانە کۆتایی پێ بێنرایە ئەگەر بە شێوەیەکی ئەقساتیش بووایە حکوومەت چوبایەتەوە ژێرباری ئەمە کۆتایی پێهات چونکە بەڕاستی وەک ئەو برابەڕێزەشمان باسی کرد ئێستا لە کەمترین بەرزەموچەیە ئەگەر 50,000 حسابی کەین بەڵام بۆ بەرزتر کە بە پلەی وەزیفی دیاریەکە لە پێگەکانی پلەی وەزیفی فەرمانبەرانە بەرزەموچە هەیە 200,000 هەیە 300,000 بەڵێ ئەوە زۆر بارقورسایی دروستەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە و ڕۆژ بە ڕۆژ ئەم ئاستە بەرزە بێتەوە وەکو ئەم موچە پاشەکەوت کراوانەی لێت کە ئێستا بەکو ڕێژە بە پێی وتەی وەزیری دارایی بەڵێ 12 موچەی خانەنشینان قەرزارە و 8 موچەی کۆی فەرمانبەران قەرزارەکەمە بەڕاستی موچەیەکی بڕێکی زۆر زەبەلاحەکە حکوومەتی هەرێمی کوردستان ناچێتە ژێرباری بەڵام ئێمە بۆچی ئەڵێن ئێستا کاتێکی گونجاو بوو بەداخەوە چونکە بەڕاستی داهاتەکان گۆڕانکاریان بەسەر داهاتووە ئێستا نرخی نەوە دوو هێندە بەرز بۆتەوە لە بازارەکانی جیانە مامەڵی باشتری پێوە کرێەوە ڕێژەی بەرهەمێنانی نەوتمان زیادی کردووە خاڵە سنووریەکانمان ڕۆژ بە ڕۆژ بەڕاستی ئاستی هاوردەکردنی و مامەڵەکردنمان لە داهاتی خاڵە سنووریەکان زۆر زیاترە بەرزترە بێتەوە و داهاتی ناوەخۆمان ئێمە ئەزانین ڕۆژانە بە بەرچاوی ئێمەوە چۆن داهات لە باج و ڕسومات زیاتر کراوە بارقورسایی زیاتر خراوەتە سەر فەرمانبەران و خەڵکی لە دام و دەستگاکانی حکوومەتەوە بۆی ئەمانە هەموو داهاتن بەڕاستی ئەنجا بە شێوەیەکی گشتی تر ئێمە گەر باز لەوە بکەین ئەو داهاتە زۆرێک کە لەی خاڵە سنوورەکانەوە دێت بە شێوەیەکی قاچاغی بە ئەو کەلوپەلانەی کە هێن دێتە هەرێمی کوردستانەوە ئەنی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکرێ بەڕاستی میکانیزمێک دابنێ بەڕاستی ئەم داهاتانە کە کو ئەکاتەوە بەڵام پلانێکیش دابنێ بەڕاستی لە سەقفێکی زەمەنیە جێی دڵخۆشکەر بێ بۆ کۆی فەرمانبەران بۆ گەڕانەوەی پاشەکەوتی موچەکانیان بۆ کۆتایی پێهێنان بە تەرفیعی کە ئێستا وەستێنراوە بۆی کە ئومێدێک بەڕاستی بێتەوە ناو ساحەی ئیش و کاری پیشەیی فەرمانبەران چونکە ئێستا بەڕاستی فەرمانبەران بێئومێدن بەشێکی زۆریان بێئومێدن لە کارکردنیان بە سیرکردنی ئەو کاتەشیان کە بۆیان زیاد کراوە لە ڕێژەی دەوامی ڕۆژانیان کە ئەمە ڕاستە دەستپێکێکی باشە بۆ تونند و تۆڵکردنەوەی دەوامی وەزیفی بەڵام
بەڵام لە بەرامبەر ئەوەدا ئەبێ پاداشتی وەزیفیشیان پێ بدرێت کە 4 ساڵ کابرا خزمەت ئەکا لە پلەیەکی وەزیفی چاوەڕێی ئەوە کە فەرمانبەر پلەکەی بگوازرێتەوە وەکو پاداشتێک بچێتە پلەیەکی وەزیفی شایستەتر بەرزتر کە هەڵومەرجی پسپۆری تێدا بێ مەرجەکانی 4 ساڵ خزمەتەکەی تێدا بێ و شوێنی وەزیفی کە بۆی بەرزەکرێتەوە شوێنێکی بەتاڵ بێ ئەمانە هەموو لە یاسای بەڕاستی فەرمانبەرانی دەوڵەت بە یاسای ژمارە 22 ساڵی 2008 عراقی سەسپێندراوە کە حکوومەت یارمەتی کوردستان لێرە بەرکارە ئیشی پێەکە بۆیە فەرمانبەران چاوەڕێی ئەوەن بەڕاستی لە بەرامبەر ئەرکە پیشەیەکی خۆیان کە پلەی وەزیفیانە بەڕاستی شایستە دارایەکانی خۆشیان بە حەق وەربگرن. بەڵێ سوپاس دەکەم دواتر ڕێمۆلای بەرز کەک بەم گرێمۆلای بەرز پێ دوای گەر حکوومەت ئەو قەرزانی فەرمانبەرانەدا تۆ زیاتر لە سەرکەڵک کە دەبێت بۆ نمونە ئەوەی کە بەرزە موچە پاشەکەوتی موچەکە خۆی بەرپرسانی حکوومەت دەڵێن زیاتر لە 4 تریلیۆن دینارە. بەڵێ بە دڵنیاییەوە ئەو قەرزانە مانگ بە مانگ و ڕۆژ بە ڕۆژ زیاترەکات بەڵام پێشەوە هاوڕێ من حەزەکەم باسی شتێ بکەم لە ئێستاە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چ فەرمانبەران چه هاوڵاتیانی ئاسایی ینی ئەو قەرزەی کە لە ماوەی ڕابردووە لەلایەن بۆ حکوومەت لیان وەرەگرێتەوە ینی حکوومەت لە حەقی خۆی خۆش نەبووە حکوومەت ئێستا بۆ خۆی ئیژاعاتی تون لەگەڵ فەرمانبەران و لەگەڵ هاوڵاتیان ئەکا قەرزەکەی خۆی وەرەگرێتەوە بەڵام وەکو ئاو کارەبا و مەسەن عقاری خان و ئەو شتانەی کە وەرگیراوە بۆ خان و ئەو شتانە کە درراوە حکوومەت خۆی بەردەوام وەرەگرێتەوە بەڵام لەو لاوە کە ئەو حەقی کە لەلا ئەو حەقی فەرمانبەران کە لایەتی ناگەڕێتەوە بەڕاستی ئەمە لە هیچ دەوڵەتێک لە هیچ وڵاتێکی دنیا ئەمە قبولکراو نییە و بەپێی سیاسەتی ئابووری دەوڵەتیش کاتێک کە ینی هەر کاتی خۆشی کە قەیرانەکان دروست بوو لە ڕاستیە ئەگەر سیاسەتێکی ئابووری هەبێ ینی بەرز و نزمکردنی موچە ئاساییە لە هەموو وڵاتانی دنیا هەیە چونکە ئەو کاتە بەهای پارەکە ینی حکومەکە بەوەی کە هاوڵاتیەک بژیانە ژیان باڵێن موچەکەی بەشیکایانیکە بەڵام ینی کاتی خۆی ئەو خەلەلە هەبوو کە هەموو فەرمانبەران وەکو یەک موچەکانیان کەم نەکرابووە ینی باڵین جیاوازیان تیاکردبوو سلکی سەربازی دەستکاری نەکرابوو بندیوارەکان دەستکاری نەکرابوو ینی هاتبوون دەستکاری موچەی بەستەنا ینی فەرمانبەرانی فعلیان کردبوو ئێستش جاری کە سیاسەتێکی هەڵیان ئەوەیە کە ینی پارە لە هاوڵاتیان وەرئەگرنەوە ئەمە ئەرکێکە ینی ئەو قەرزەی کە لای هاوڵاتیانە ئەمە ئەرکێکیان بۆ دروستەکە لەولاوە حەقی خۆی بۆ ناگەڕێتەوە جاری کە ئەرکێکی تر لەسەر هاوڵاتی دروستەکە لەسەر فەرمانبەران ئەمەش خۆی ئەرکە بە دڵنیاییەوە جاری کە سەرانش ئەوە سەرانە ینی باج ینی مەمەستم باجە ینی ئەو باجەی کە هاوڵاتی لەسەر بۆ نمونە غەرامە بۆ نمونە باج بۆ نمونە ئەو شتومەکانی کە هێنێ بازرگانەکان کە ئەو باجی کە ئیەن لە دەرەوە شتومەکانی هەموو ئەمانە وەکو خۆی وەرەگیرێت بە زیادەوە و ئێستا لە ینی هەموو بەڕێوەبەراتەکان بەدایبەتی بەڕێوەبەراتی هاتوچۆ بۆ نمونە لەسەر شەستێکی سلێمانیە دوو کامێرەدانێ ینی یەک غەرامە هەتا 120,000 ئەڕوا هەتا 100,000 ئەڕوا ینی حکوومەت لە ئیژراعاتکردن لەگەڵ هاوڵاتی و فەرمانبەرە هیچ درێغی نەکردووە و حەقەکەی خۆشی ئێستا لە هاوڵاتی وەرەگرێتەوە بەڵام لە بەرامبەرە ئەو قەرزەی کە لایەتی هاوڵاتی بۆی ناگەڕێتەوە لە ڕاستیە زیاتنی باجش کە ئێستا بڵین ئەو داهاتی کە بەرپرسانی حکوومەت پێشتر سەرۆکی حکوومەتی باسی لەوە کردبوو کە تا کۆتایی ساڵی ڕابردوو ینی دوهێندە داهاتی ناوخۆ زیاد دەکەن بەشێکی زۆری لەسەر حسابی هاوڵاتی و فەرمانبەرانە لە ڕێ ئەو باجانە بەدڵنیایەوە ئێستا باجی ناوخۆی هەرێمی کوردستان ئەگەر بەراوردی بکەی بە ساڵانی ڕابردوو نزیکەی دوهێندە بە نزیکەی دوهێندە زیادی کردووە و ئەگەر بەراوردی بکەی ینی بۆ نمونە من یەک غەرامەی ئۆتۆمبیل خێرا لێخوڕینی ئۆتۆمبیلم بینیوە 100,000 دینار بووە 100,000 دینار ئەگەر ئەم کەسە فەرمانبەرێک بێت موچەکەی 800,000 دیناریش بێ ینی زیاتر لە نزیکەی لە 120 بۆ نمونە ینی زیاتر لە 115 هینە داهاتەکەیکە بە یەک سەرپێچی ینی ئەم جۆرە لە ئیجراعاتکردن لەگەڵ هاوڵاتیە لە تەواوی دنیا ینی ئەم شتە نییە ئەم وێنەیە نییە حتا بۆ وڵاتانیش کە اقتصادیان زۆر بەرزە ینی ئێمە باسی هەرێمی کوردستان ڕەنگە ئەوی باسی بڵین سزای ئۆتۆمبیلەکە جیاوز بەس بازی بۆ نمونە خۆڵ و خاشاک ئێستا پەیدا بووە تابلۆەوەی کە ئێستا کەسکارن لە ترسانینی تابلۆی سەر دوکانەکانیان دەسڕنەوە بۆی کە بە چەندین ڕێگا و میکانیزم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ینی پرۆژەی تۆکمەی هەیە بۆ ئەوەی کە چۆن پارە لە هاوڵاتی بکێشێتەوە بەڵام هیچ پرۆژە و پلانێکی نییە بۆی چۆن حەقی هاوڵاتی بگەڕێتەوە ئەمە بەڕاستی
هاوڵاتی هەرێمی کوردستان زیاتر ینی ڕژبینەکە بەرامبەر بە هەنگاوەکانی حکوومەت ئێمە چاوەڕێمانە کرد کابینی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوێک بنێ هەنگاوی هەنگاوی بنێ ئومێد لای خەڵک دروستکە ینی هاوڵاتی بابنێ ئەو متمانەی کە لە بینی هاوڵاتی و حکوومەتان نەمابوو دروستی کاتەوە و حتى ئەو ئیلتیزاماتە پیشەیەی کە ئێستا لای فەرمانبەران دروست بووە ئەگەر ئاوا بڕوات حەقەکانی بۆ نەگەڕنەوە ئەوەش کاڵە بێتەوە بەڕاستی یعنی جارێکی کە لە ناو دام و دەستگەکانەوە هاوڵاتیان با بڵێن فەرمانبەران دەسەکەنەوە بە هیمالیکردن چونکە هەستەکە حەقی خۆی پێنادرێ بۆیە ینی جگە لەوەی ینی ئەگەر ئەم سیاسەتە بەردەوام بێت جگە لەوەی کە کەڵەکە ئەبێ لەسەر حکوومەت هاوکات ینی ئەو سیقە و متمانەی کە لە بینی هاوڵاتی حکوومەتە کاڵە بێتەوە و کاریگەری لەسەر شێوازی دەوام و یان بەڕێوەبردنی ئیشوکاری فەرمانبەرەکان سپاس دەکەم دوای دێنەوە سەر مەسەلەی پاشەکەوتەکە و چۆنی دانەوەی قەرز و قەرزی بەرزەم و چەش بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕینەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنتی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکوێکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 1970 153 85 85. ئەم کوڕانەی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بوشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ چاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک مسلیم گەرم وڵای بەڕێزت هەر سەبارەت بە مەسلەی شایستەی کارمەندان یاخود بڵین فەرمانبەرانی دەوڵەت مەسلەی کارمەندانی بڵین فەرمانبەرانی گرێبەست چی بەسەرهات کەوا بڕیار بۆوان بکرێن بە هەمیشەی لە ڕووی شایستەی داراویشەوە ئەوانیش ستەمیان لێکراوە هاو بڵین هاوشێوی فەرمانبەری هەمیشەی بەڵێ دیارە ئێمە وەک باسمان کرد خۆی قەیرانی دارایی کاک عەبدولحەکیم کۆمەڵێک گرفتی گەورەی دروست کرد لە هەرێمی کوردستانە یەکێ لەوانە کە بەڕاستی پرۆسەی دامەزراندر بوو کە وەستێنرا ئەوە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی کە ساڵ بە ساڵ ئەم ڕێژەیەی دەرچوانی زانکۆ پەیمانگەکان لە هەرێمی کوردستانە بەرزترە بێتەوە کە ئێمە ساڵانە نزیکەی 45 بۆ 50,000 دەرچووی زانکۆ پەیمانگامان هەیە ئەمە ڕێژەیە کە ئێستا نزیک بۆتەوە لە 300,000 دەرچوو کە بەڕاستی بەشێکی هەرە زۆریان بێکارن و مەسیریان دیار نییە نەدا ئەمەزرێن و نە بەڕاستی کراونەتە گرێبەست و نە کار و پرۆژە و پیشەیەکی دەردەستیان هەیە کە هەڵێکیان بۆ ڕەخسێنرابێ ئێستا کار بکەن وەجگە لەوەی بەڕاستی ئەوان پسپۆریەتی خۆیان شەهادەکەی خۆیان کە بەدەستیان هێناوە خوێندراوە و هەڵپێسێدراوە کە ئەوە بەڕاستی ناومێدی بە دوای خۆی داهێناوە لە لای بەشێکی زۆری ئەو گەنجانی کە
دەرچوون لەو زانکۆ پەیمانگاکان کە بڕوانامەیان بەدەستێناوە و بەشێکی ترمان هەیە کە نزیکەی 6,000 مامۆستای گرێبەستمان هەیە و بەشێکی زۆرمان هەیە مامۆستایان نزیکەی 8,000 کەسن مامۆستایانی وانە بێژن کە ئەوانە تا ئێستا نەکراون بە گرێبەست نزیکەی 5,000 خۆبەخشی نەخۆشخانەکانمان هەن نزیکەی 29,400ێکە ئەوانە گرێبەستن بە کۆی فەرمانبەران کە تا ئێستا نەکراونەتە میلاک و ڕسمی ئەوانە لە ساڵی ڕابردووە لە کۆتایی ساڵی ڕابردووە دیارە بەهۆی پرۆژەیەکی پەرلەمانی کوردستانەوە ویسترا بەڕاستی ئەم گرێبەستانەدا بمەزرێنرێن بەڵام بە نووسراوێکی وەزارەتی دارایی و بە نووسراوێکی حکوومەتی یاریمی کوردستان و ئەنجومەنی وەزیران ئەم پرۆسەیە وەستێنرا کە هەرچەند کارێکی نایاسایی بوو نەئەکرا لە دانیشتنی یەکەم و دووەمە دوجار ئەم پرۆژەیە بوەستێنرێ و بجێڕدرێتەوە بۆ حکوومەت دوجار ئێمە هەر چۆنێک بێ لە پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی بڕیاری ئەوە بوو کە ماوەی 2 هەفتە مۆڵەت بدرێتە ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی ئایا هۆکاری چییە کە ئەم مامەڵەیە وەستێنرێەوە لە ماوەی 2 هەفتەیە نەتیجەکەمان بدرێتەوە و ئەم پرۆژەیە تێبپەڕێنرێ دوایەوەی بیسمانەوە کە وەزارەتی دارایی بە مەرجی ئەوەی کە پێداچوونەوە بۆ ئەم ڕێژەیە کاوە هەڵومەرج و پێویست لە بەرچاوەگرێ بۆ ئەم ڕێژەیە بیستمانەوە کە ڕێژەکە دەستکاری کراوە و مەرجی تر دانراوە بۆ ئەو گرێبەستانە کە زیاد لە 3 ساڵ خزمەتیان هەبێ و هاکەدا بۆی بەڕاستی تا ئێستا ئێمە چاوەڕوانین و زۆر جاریش لە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستان لە دانیشتەکانە باسی ئەوە کراوە اعتراض ژیراوە لایەن پەرلەمانتارە بەڕێزەکانەوە کە بۆچی ئەم پرۆژێ تا ئێستا وەستێنراوە تا ئێستا دەمێک بوو ئەم پرۆژەیە ئەم یاسایە دەرکرا بوو و بەرکار کرابوو ئێستا لە ئانووساتی جێبەجێکردنی یابوون لە ڕاستیە بۆیە بە نەزەری ئێمە بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ ئەم گرفتانە گەورەترە بن و بەڕاستی دەرچوانمان کێشەیەکی گەورن ئێمە پرۆژەیەکمان لە بەردەستایە کۆمەڵێک پەرلەمانتارین کە ئەمانەوە بەرزی بکەینەوە هاوشێوەی ئەو یاداشتەی کە بەرزکراوەتەوە بۆ ڕانەوە ینی بەردەوامیدان بە تەرفیعی فەرمانبەران ئەم بابەتەشمان خستۆتە بەرنامەیەکاری پەرلەمانتاریمانەوە بۆ هەڵڕەخساندن و دەستپێکردنەوەی دامەزراندنی دەرچوانی زانکۆ پەیمانگاکانمان کە بەڕاستی ئەوە ئەبێ ساڵانە حکوومەتی یاریمی کوردستان نسبەیەکی ڕێژەیی دیاری بکە لە هەر بوارێک لە بوارەکانە لە هەموو شار و شارەچکەکانە لەگەڵ بەڕێوەبەرایەتی و قایمقام و پارێزگاکان نسبەیەک دیاری بکە ئەم نسبەیە بە پێی پسپۆڕی بە پێی شارەزایی بە پێی لایەتووی و بە پێی پێویستی بواری تەفەڕوغی کاری پیشەی فەرمانبەران ئەبێ بەڕاستی خەڵک کە تەقاعودەکە خەڵکێکی نوێ گەرم و گورتر خوێنگەرم خاوەن پسپۆری شارەزا لە گەنجانمان کە بێکارن شەهادەیان هەیە بخرێنە سەرکار بۆی کە ئەم پلێ وەزیفە ئیدامە بە نوێکردنەوە و نوێخوازی بدا و ئەم بێئومێدیە کە ئێستا لە نێوان قوتابیانمان هەیە کە ڕۆژانە دێنە سەر شەقامەکان لە مامۆستایانی گرێبەست کە بەڕاستی بە هەمیشەیی ناکرێن چەند ساڵێکی گرێبەستن مامۆستایانێکی زۆرمان هەنوانە بێژن کە موچەکەیان بەڕاستی موچیان کەمە و بەشێکی زۆری ئەم خۆبەخشانەمان هەن لە نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان لە دامرزگا و شارەکانان کە بە پێی وتەی وەزیری تەندروستیش باسی لەوە کرد بەڵێ ڕێژەیەکی زۆر خۆبەخشی تەندروستیمان هەن کە بەڕاستی بوونەتە کۆڵەگەی بەڕێوەبردننی بنکە و نەخۆشخانەکان ئەگەر ئێمە ئێستا بیانێرینەوە ماڵەوە بەڕاستی بەشێک لە بنکەکانی تەندروستی پەچیانەکەوێت کە نەخۆشخانە هەیە نزیکەی زیاد لە 60 بۆ 100 کارمەندی خۆبەخشی تیاکارەکە بۆی بەڕاستی ئەمانە چەند ساڵێکە بە خۆبەخش کارەکەن لە چاوەڕوانی پلانێکی حکوومەتن بۆ دامەزراندنیان بۆ خستنە سەرکاریان بۆ ئیدامەدان بۆ خزمەتێککە هەیەە لە بەرامبەردا شایستەیەکی حقیقی دارایان پێشکەش بکرێ شایستە بە پلەی وەزیفیان بێ کە خزمەتەکەن لە باشە بەسەوەی ئەگەر بە کورتی وەڵامی و پیسارشمان دیتەوە سەبارەت بە گرێبەستەکان نی حکوومەت ئێستای جوادەیەکی دیاری نەکردووە کە بیان کات بە هەمیشەیی چونکە پێشتر لە کۆتایی بڵین مانگی 11 ساڵە ڕابردووە بڕار و بکرێن بە
بەداخەوە ئێمە کاتمان دیاری کرد چونکە ئێمە لە ئانوساتی قسەکردن بوو لەسەر پرۆژه یاساکە خۆمان ئامادە کرد بوو کە قسە بکەین لەسەر بڵێن پێشنیار و ڕاوبیر و بۆچوونی دید و بۆچوونی پەرلەمانتارەکان فراکسیۆنەکان لەسەر چۆنیەتی بەڕێکردنیان پرۆژه یاسایەوە خەڵکێکی زۆری گرێبەستەکان ڕۆژانە بەڕاستی بە تامەزرۆییەوە سەیری تێپەڕاندنیان پرۆژه یاسایانە کرد بەڵام وەستێنرا دیارە بە هەڵومەرجەوەی کە پێداچوونەوە بۆ ئەم لیستەکەن و ئەوان بە پێداچوونەوەیان مەرجی تردانێن ئێمە کاتمان دیاری کرد کە لە 2 هەفتەیە وەڵاممان بدەنەوە بەڵام ئەم 2 هەفتەیە بوو بە چەند مانگێک تا ئێستاش بەڕاستی کاتەکەی نادیارە ومێدەخوازیین ئێمە وەکچۆن لە هەموو دانیشتەکانی پەرلەمانی کوردستانە باس لەواکەین کە سەقفێکی زمانی دیار بکرێت ئەم چاوەڕوانی کۆتایی پێبێنرێ. بەڵێ سوپاس دەکەین کاک بەهمانگەرم وڵای بەرز سەبارەت بە مەسلەی دانەوەی پاشەکەوتەکە و مەسلەی دانەوەی قەرزی بڵین پلە بەرزکردنەوەش پێ دوای حکومەت بچێتە ژێرباریەوە؟ وڵا حکومەت ئەبێ بچێتە ژێرباری ینی ئەمە حەقێکی هاوڵاتیان و فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و بەرپرسیارەتێکی تاریخیە و ئێستا سەرۆکی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان کە خۆیان لە ڕاگەاندنەکانیانەوە ئومێدێکیاندایە خەڵک هێشتا لەسەر ئومێدە ئەڕوا ئیشی پێەکە حەوت مانگە حەوت مانگەدا هیچ کراوە بۆ ئومێدە مەسەڵەن ئێستا حەوت مانگ تێپەڕی بەیانی حەوت مانگ تێدە پەڕ دەبێت. وڵا بەداخەوە ئاماژەکان لە قەیرانی مەسەن کارەبا و بەردەوامی خەیرانی کارەبا و ئاو و مەسەڵەن غازیژی هاتە سەر و مەسەڵەن ینی پێشتر سوتەمەنی و نەوت و ئەمانە هەر بەردەوامە بەڵام ینی ئێمە حکوومەتی خۆمانمان خۆشەوێت و ئومێدیشمان هەیە بۆی کە لە ناو ئەو حکوومەتەوە دەنگێک هەبێت هێزێک هەبێ بۆ چاکسازی بۆی کە ئاوڕێک لە فەرمانبەران بدرێتەوە ئەگەر ئەم بەرپرسیارەتیە تاریخی خۆیان جێبەجێ نەکەن بە دڵنیاییە و کاریگەری زۆر سلبی ئەبێ و پێم وانییە خەڵکی کوردستان بێدەنگ بن خەڵکی کوردستان ئەو شەهامەتیان هەیە چۆن شانیان داوەتە بەرباری بەر ئەو قەیرانانی کە ڕۆبنەوە بە هەمان شێوەش ئەتوانن لە نقطەیەکە ڕوبەڕووی گەڵتەکان ناو بۆ ئارەسی و باشکردنی ژیانی موچە خۆر ئێستا بۆ نمونە هەتا لەوە دابشکردنی موچەش ئێستا لە مانگی 2 بڵین 2020 فەرمانبەران موچەی مانگی 10 ساڵی ڕابردوو وەردەگرن. بەڵێ ئەو هەر بۆ ئەم ساڵ ئەوە 3 مانگە و ئێمە گەست ئاوڕێک بینەوە لە موچەی فەرمانبەران لە ماوەڕان نزیکەی ئێمە نزیکەی 12 مانگ بە موچەی کامل 12 موچەی کاملمان لای حکوومەتە جگە لەوەش ئەمە پاشەکەوتی 3 ساڵ 2016 و 2018 هەر لە لای حکوومەتە هەموو ئەمانە ئەبێ بەرنامەی بۆ دابنرێت پلانی بۆ دابنرێت کە ئەم قەرزانە بۆ هاوڵاتیان بۆ فەرمانبەران بگێڕێتەوە چونکە بەپی یاسا حکوومەت قەرزارە و ناتوانێت خۆی لێگێلکا بەڕاستی و ئێمە هەموو ینی من جارێکە ئەوە دووپاتەکەمەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تۆزێک بە ئومێدێکەوە سەیری کابینی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد هیوادارم لایەنە بەشدار بۆکانی ئەو حکوومەتەوە بزا سەرۆکی حکوومەتیش ئەم ئومێدە لە خەڵک ئەم ئومێدە لای خەڵک تۆخ بکاتەوە ئەم بەرپرسیارەتیە تاریخی خۆی جێبەجێ بکە و ینی کارێک بکەن کە تا ڕادێکلانی کەمی متمانە لە نێوان هاوڵاتیان و فەرمانبەران لەگەڵ حکوومەتە بمێنێ بۆ ئەوی فەرمانبەران وەکو ئەوەی ئێستا مەردانە خۆڵیان لێ هەڵکردووە با بڵین بە شێوەیەکی ڕێکوپێک ینی ئەو ئەرکە پیشەیی خۆیان کە هیان بۆ جێبەجێکن بۆی بەردەوام بێ پرۆسەکە خەڵک سارد نەبێتەوە و حەقی ینی حکوومەتەکە وەکو خۆی ببینێ. ئێستا لە سلێمانیا قەیرانێکی ترێ هاوڕێکە ئەوش پێ قەیرانی ڕێگەوبان شارەک ینی سلێمانی خنکاوە بە پێی ستانداردی جیهانی هاتوچۆ جادە و ڕێگەوبان لە سلێمانیان نەماوە لەبەرەوەی هاوڵاتی ناتوانێت بەشداری مناسبەتێکا لەبەر ئیزدیحامی ئۆتۆمبیل ینی ئەم داهاتەی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەو ڕقەمانی کە پێمان ئەڵێن با بڵین کە داهاتی هەرێمی کوردستان لە فەرمانبەران زۆر زیاتری هەیە ئەگەر بۆ ئەو خزمەت گوزاریانە بەکار نەهێنرێت ئەوە جاری کە فەرمانبەر ئەو نیتر بێ ئومێد دەبێتەوە. بۆ نمونە منێکی فەرمانبەر ئەڵێم ئەگەر حکوومەت کە پاشەکەوتەکەی من ناگەڕێتەوە لەو لاژە و جادە و ڕێگەوبانەکەم ئەوەندەی خراپ بوو تر خراپ بووە یعنی بۆ منە سوتەمەنی ئەوەندەی تر خراپ بووە ینی خزمەت گوزارەکانی تر هێندەی تر خراپ بوون بۆیە ئەم بێ ئومێدی ئەگەر بەردەوام بێ زیانی گەورە بە هەرێمی کوردستانە گەێنێ لە ئایندە. باشە بەس بۆچی زیادبوونی داهات لە کوردستانە کاریگەری نابێت لەسەر باشکردنی موچە لەسەر باشکردنی دۆخی خزمەت گوزاری چکە ئێستا باز لەو دەکەی کە زیاتر لە 1 تریلیۆن دینار دێتە وەزارەتی دارایی تەناوی دێتە وەزارەتی دارایی ئەنی تقریبا بۆ کۆی و داهاتە بەقەدر ئەوە دەبێت کە پێشتر لە بەغدادەوە داهات بۆچی ئێمە کاریگەری نابێت لەسەر ژیانی خەڵک
بەداخەوە ئەو پەیوەندی بە سیاسەتی ئەو لایەنانەوەیە کە بەشداری حکوومەتەکەن ئەوە پەیوەندی بە سیاسەتی خراپی دارایی و ئابووری ئەم حکوومەتەوە هەیە کە لە سەرەتا بەڵێن بە هاوڵاتیانەدا بەڵام بەڵێنەکانی خۆی جێبەجێ ناکات ینی ئەگەر لە هەموو ئەگەر دڵسۆزیەک هەبێت هێزێکی ئەگەر هێزێک هەبێت لە پشتی ئەم ئەگەر ئیرادەیەکی بەهێز هەبێ بۆ چارەسەرکردنی من هەموو جارێک ئەوە وتووە ئێمە کەرەستەی چارەسەرکردنی قەیرانەکانمان هەیە بە زیادەوە ئێمە سامانی گەوری سروشتیمان هەیە ئێمە سامانی گەوری کشت و کاڵیمان هەیە ئێمە ژێرخانی ئابووریمان گەورەیە و بەهێزە بەڵام ئیرادەیەک نییە بۆ چاکردنی ئەم قەیرانانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ینی ئەوە پەیوەندی بە سیاسەتی ئەو لایەنانەوەیە کە بەشداری حکوومەتیان کردووە کە من ینی هەتا ئێستێژ من ئەڵێم تۆزێک ینی ئومێدێک ماوە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان و بەزا سەرۆکی حکوومەت ئەم ئومێدە لای خەڵک تۆخکاتەوە بۆی هێندێک ترکاڵ نەبێتەوە. سپاس دەکەم کاک مسلیم کاتمە زۆر کەمەوە دەمەوێت لە بەڕێشت بپرسم هۆکاری چیە کە زیادبوونی داهات و زیادکردنی باج لەسەر خەڵک هەتا بە شێوەی یاساییش کە چووکە ئیستا باز لەوەیەکی لە کوردستانە یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی باج ینی بە نێو شێوی یاسایی باجەکان وەردەگیرێن ینی بۆچی ئەم زیادبوونی داهات و زیادبوونی باجە ڕنگدانەوەی لە سەرژانی خەڵک نییە بۆ پێشکەشکردنی خزمەتگوزاری باشکردنی موچە؟ بەڵێ خۆی دیارە ئێستا حکوومەت هەرێمی کوردستان تەرکیزی خستۆتە سەر پرۆسەی کۆکردنەوەی داهاتەکان بۆ ئەوەی کە ئەم داهاتانە هەڵبسەنجێنێ لە ئەنجامی کۆکردنەوەی ئەم داهاتانە بڕیار لەسەر ئەم خاڵانەیە کە باسمان کرد وەکو کەم و کورتی و گرفتی گەورەی ئێستای هەرێمی کوردستان بڕیار لە داهاتوودا لەسەر ئەم کۆی ئەم داهاتە بدا بێگومان ئەو برە ڕسوماتانەی کە ئێستا لە باج و ڕسوماتە زیادەکرێ ئیشارە بە فەقەڕەیەکی یاسایی ئەدرێ بە پێی یاسای بەرکاری عراقی بێ پێی یاسای بەرکاری پەرلەمانی لە هەرێمی کوردستانە کە لە ڕابردووە قسە لەسەر بوارەکان ناکرا بە شێوەیەکی گشتی بەڵام بێگومان ئەو کاتە هاوڵاتی کە ئەرچی قورسە کرێ و باجەکەی لەسەر دوو ئەوە ناکرێ سێ ئەوە ناکرێ ئەو کاتە دڵی پێخۆش ئەبێ کە ئەم داهاتی لە ئەنجامی دەستخستنی ئەم ڕسومات و باجە وەرئەژیرێ بکرێتەوە خزمەتی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە تا ئێستاشی لەگەڵا بێ ئەم داهات و باجەر ڕسوماتی کە ئێستا خراوەتە ئەرچێکی قورس بەسەر خەڵکی هەرێمی کوردستانەوە نەتیجەیەکی دیار نییە و ئایندەی دیار نییە بۆ ئێمە ئومێدمان وایە ئەم داهاتی کە کۆکرێتەوە لە داهاتوودا بخرێتەوە خزمەتی خەڵکی هەرێمی کوردستانە لە خزمەت گوزاری ڕێگاوبان لە خزمەتی تەندروستیە کە کێشەیەکی زۆرمان هەیە لە کەرتی تەندروستی لە خزمەتی دامەزراندنی گرێبەستەکانە خۆبەخشەکانە دەرچوانە کە تا ئێستا وەستێنراوە دیارە ئێستا بەڕاستی وەزارەتی دارایی تەرکیزی خستۆتە سەر کۆکردنەوەی داهاتەکان و ئێمە بیستمان کە داهاتێکی زۆر هەبوو لە وەزارەتی خوێندنی باڵا لەگەڵ وەزارەتی پەروەردەیە ساڵانە کە زانکۆکان داهاتی تایبەت بە خۆیان هەبوو بە پێی مادەی 86 ساڵی 2011 ئێستا وەزارەتی دارایی ئەم داهاتەشی هێناوەتەوە ژێر کێفی دەسەڵاتی خۆیەوە کە سەلاحیەتی 170 بۆ 80 جاران کە بۆ زانکۆ پەیمانگاکان و خۆیان سەرفیانە کردو لە کەم و کوڕی پێداویستەکانی خۆیان ئەوەشیان نەهێشتووە بۆیە ئەبینین بەڕاستی وەزارەتی دارایی پلانی حکوومەتی و ئێستا ئەنجومەنی وەزیران زیاتر بۆ کۆکردنەوەی داهاتەکانە بەڵام ئێمە بەڕاستی ئومێد دەکەین ئەم کێشە کەڵەکە بوانەی کە باسمان کرد لە کۆی بەرنامەکەیە تەرکیزی بکرێتە سەر لە کەمترین موچەی فەرمانبەرانی خانەنشینی کە زیاد بکرێ و لە سەدکردنەوەی دامەزرانی دەرچوان مانچی دیکە بێ ئومێدی بێکاری لە نێو گەنجان و ڕۆڵەکانماندا نەبیندرێ و بەڕاستی کۆمپانیایەکی زۆرمان هەیە لە هەرێمی کوردستان کاک عەبدولحەکیم ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لەڕێی ئەم ڕێژەیەی کە داهاتەکان کۆکاتەوە قەرزێکی زۆر هەیە لە ڕێی وەزارەتی کارەباوە کە زیاد لە 680 میلیارد دینارە کە ئەمە قەرزی کەڵەکەبووی فەرمانبەران کۆی خەڵکی قەرزاری کارەبایە شەریکات و کۆمپانیاکانە ئەمەش ئێستا وەرەگیرێتەوە نزیکەی 800 میلیارد وەرەگیرێتەوە لە کۆی ئەو کۆمپانیانەیە کە قەرزیان لای حکوومەتە لە ماوەی ببوورە 90 ڕۆژیان بۆ دانراوە کە 3 مانگە بۆیە بەڕاستی ئەم هەموو داهاتە کە کۆکرێتەوە
پێویستە لەسەر حکوومەت هەرێمی کوردستان میکانیزمێکدا بنێت ئەم میکانیزمە هەموو ئەو کێشانەی کە باسمان کرد بەڕاستی چارەسەری خۆی تێدا دیاری بکرێ. زۆر بە کورتی کەمتر لە خولەکێک سەبارەت بۆی کە ئەگەر داهاتەکە زیاد کرد بۆچی ڕنگدانەوەی لەسەر چنی توێژەکەمەکان نیە بە تایبەتی خاوەن پێداویستی تایبەت و بە تایبەتی منداڵانی بێسەرپەرشت بە ئافرەتانی بێهاوسەر کە ئەوان هەر موچەکان هەر ڕاگیراوە ئەو ڕاوکاری کە لە 2014 بە کورتی بێ سپاس دەکەم. بەداخەوە ئێمە بەڕاستی یەکێک لەو خاڵانەیە کە پێداگریمان کرد لە یاسای چاکسازی ئەم بەرگەیە بوو کە ئێستا نزیکەی 800,000 کەس زیاتر لە چاودێری کۆمەڵایەتی تا ئێستا موچەکانیان وەستێنراوە. بەڕاستی کە موچەکەشیان هێندە موچەیەکی کەمە کە بەڕاستی شایانی باسکردن نییە کە ئەوە بوو بەڕاستی تەسبیت بکرایە لەم یاسای چاکسازیە. ئەمەوەی یەکێک لە خاڵە سەرچەکان بوو کە تاکیدمان لەسەری کردەوە. بۆیە بەڕاستی ئەوە پلانێکە لە زمنی ئەو کێشە و گرفتانەی کە باسمان کرد بەڕاستی حکوومەت هەرێمی کوردستان بچێتە ژێرباری لە داهاتووە بەڕاستی ئەم پرۆژانە هەمووی بە ئەنجام بگەێنێ بۆی ئومێدێک بگەڕێتەوە نێو ساحەی هەرێمی کوردستان. زۆر سوپاس بۆ بەڕێزان موسلیم عەبدوڵڵا نایب پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی، هەروەها بەهمن ئەحمەد ماستەر لە ئابووری و کارگەری کار لە سعودی سەرەکی. سوپاس بە وێبینەرانی بەڕێز، سوپاس بە هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ. يلا بنسال استوى يلا